باش عوسمان کە وڵاتێکی کوردیم پیرۆزبایی لە سەرجەم گەلی کوردەکەم بۆ ئەم سەری ساڵە تازە کوردیە و ئەم نەورۆز و بەهارە جوانەی کە هەمانە و هەروەها لەم ڕۆژە خۆش و تایبەتەیە کە هەمومان هاتوونەتە دەرەوە بۆ سەفرە و سیاحەت و گەشت و گوزار هاتوین هەمومان کاتێکی خۆش بەسەربەرین لەم ژینگە جوانەی کوردستانە وەک ئەبینین بەڕاستی ژینگەی ئەم ساڵمان بە تەواوەتی سەوز و جێوێکی هەتا بڵێ بەهارەیە داواکارم لە سەرجەم گەلی کورد و هەروەها بۆ هەموو خەڵکی جیهانیش کاتێک گەچنە دەرەوە سەفرەیەکەکان سەیرانێکەکەن ئێوە لەو شوێنە کاتێکی زۆر خۆش بەسرە بن بۆیە تکایە پاکوخانی ئەو شوێنە پارێزن کە تیا دانیشن چونکە سبەینێ ماڵێکی کە لە جێگەی ئێوەیە دانیشن داواکارم هەریکێک لای ئێوە علاگەیەکی خۆڵ لەگەڵ خۆیان بەرێت و هەروەها دوای خۆی پاشماوەکانی تێ بکات ئەمە زۆری تێ ناچێت بۆ ئێوە بەڵام بۆ سبەینێ کاتێک کەسێک گێتە جێگەی ئێوە زۆر دڵتەنگ و غەمبارە بێ بەو ژینگە پیسی کە ئێوە تیا دانیشێت و هیوادارم هەمووان ژینگە بپارێزن. وەکو سارا محەممەد هاوڵاتیەکی ئەم کوردستانە هاتوونەتە دەرەوە بۆ بە بۆنەی بەهار و ساڵی نوێی کوردیەوە و داواکارم لە هەموو هاوڵاتیان و هەموو خەڵکی کوردستان و کوردستانیان ژینگە بپارێزن لەبەر ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرەین بەیانی کەسێکی تر ئەچێتەوە شوێنەکەی ئێمە پێویستەکە پاک و خاوێنی بپارێزین سەتڵی خۆڵ و علاگەی خۆڵمان پێبێت بۆی پاشەڕۆکانی خۆمانی تێکەین.